هاواری لە سا داوایەکری و خوای گیان ئیتر داوای شفاو لێ یەکەم خوای خۆشفان بدەیت لەبەرەوەی منیش وەکو هەموو هاوڕێکانم وەکو هەموو خەڵکێکی کە بڕۆمە ناو کەس و کارەکەم ناو کەس و کارەکەما جەژن بکەم. بەڵام بەداخەوە هاو جەژنەکەی کرد بەڵام ئێواری جەژنی زۆر زۆر بە ناڕەحەتی تێپەڕان ڕۆژێکی سەخت بوو بۆ ئەو لە دوای ئەوە چکم گەشتە مەرحەلەی نزیک بوونەوە لە مەرێک زۆر ئازاری زۆر برام بەرز بوو تێشەپەڕێنم دڵنیام تێپەڕێنم نەخۆش. لاڤینیش خۆی مناڵێکی هەم بە غیرەت و هەم بە ورە و ئازایە و بەڕاستی ئەو ورەشی بە ئێمە داوە کە ئومێدێکی گەوری بەخوا هەیە ئیشەڵا کە تێپەڕێنێ. لاڤین تەبیعی وەک مناڵێکی ئاسایی هەموو مناڵێکی کە مەرحەلەکانی خوێندنی بەردەوام بوو لە پۆلی 1 و 2 ئیبتیدایی زۆر بەسەر کەوتووی لە تەمەنی 8 ساڵی لە پۆلی 3 ئیبتیداییە شەوانە کەمێک ئازاری قاچی 1-2 شەوێک پیا کردەوی و سەروی ئەژنۆم و ئەژنۆمی ئەشەکە بردمانە لای دکتۆر بۆ فەحس و تێست و شتانەی ئەشعەیان بۆ کرد یەکەم جار ئێمە وتیان ڤیتامینی کەمە کۆمەڵە شروع بۆ شتاوە بەکارێنان زیاتر ئازارەکەی زیایی کرد کەمێک دووبارە بردمانەوە بۆ لای دکتۆر ئەشعەیان بۆ کرد کە ئەشعەیان بۆ کرد پەڵەیەکی ڕەش لە ناو ئێسکیا بوو لە ناو ئێسقانی قاچیا لە بەشی سەروی ئەژنۆی ناردینیان بۆ لای دکتۆری جەڕاحی کە بردمانە لای دکتۆری جەڕاحی لێرە چەند دکتۆرێکی بەڕێزمان پێ کرد کە بیدایەتی نەخۆشیەکەی وا بوو کەوتیان چیسێکی خوێنینە لە ناو ئێسکی ڕانیا شتێکی نۆرماڵ و تەبیعیە دەرەهێنرێت و هیچ مشکلەیەکی خانی شێرپەنجەیی تیان نییە بەپێی MRI و سیتیسکانەکانی. دوای ئەوە بۆ دڵنیایی بوونی خۆمان بردمانە تاران لە تارانیش لەوێ بە هەمان شێوە هەمان فەحس و تێست و هەمان شتی بۆ کرا لەوێش بە هەمان شێوە وتیان هیچ مشکلەیەکی و هیچ خانێکی شێرپەنجەیی نییە ئەم نەخۆشیە چیسێکی خوێنینە کە عەمەلیاتمان کرد لەوێ عەمەلیاتەکەمان بۆ کرد و ئەلحەمدوللا عەمەلیاتەکەی باش بوو بە سەرکەوتووی دوای 4 هەفتە کەوتووە سەر پێی خۆی بەس لە گەڕانەوەی زەرعەکەیە کە زەرعەکەمان بۆ گەڕایەوە زەرعەکەی بە نەخۆشی سارکۆما گەڕایەوە کە گەڕای یەکسەر سارکۆما لە مەرحەلەی 4 بوو هەر بیدایەتی نەخۆشیەکەی ئیتر لە 11 ساڵی 2023ەوە لەوێ داغڵی هیوامان کرد یەکەم جەلسەی کیمیاییمان دەست پێ کرد لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانی هیوا بەڕێز دکتۆر زەردەشت و دکتۆر غازی و جەماعەت لەوێ ئیتر لە 11 دوای ئەوە زەرع لە قاچەکە وەرگیرایەوە بزان بۆ دڵنیابوونی شێوازی کیمیاییەکان وانە چەندین جار زەرعی لێ وەرگیرا دوایەوە چەند جارێک عەمەلیات کرا بۆ بنبڕکردنی نەخۆشیەکەی لە ڕانیا و بە هاوکاری سنووقی شێرپەنجە سوپاسیانەکەین لەگەڵ نەخۆشخانەی هیوا ڕۆشتین بۆ هەندستان لەوێش 2 عەمەلیاتمان کرد بەڵام عەمەلیاتەکانی سەرکەوتوو نەبوون بەداخەوە کە گەڕاینەوە ئێرە بۆ کیمیایی بەکارهێنان لەگەڵەوەی کە بزان ئەگەر کیمیاییەکان ئیسپادە بکا بۆ شوێنە دووبارە دروستی نەکاتەوە پلاتینی بۆ دانێن ویستی خوا وا بوو کە نەجاحەتی نەیە ناوشتە ئیتر دوایەوە عەمەلیاتی ئەخیرمان لە لای بەڕێز دکتۆر سەیوان بۆ بڕینەوەی قاچەکەی بۆ کرد قاچیمان بڕیەوە بەڵام بەداخەوە نەخۆشیەکە هەر کۆڵی نەیە و لەگەڵی ئەجەنگێت لاڤینیش خۆی مناڵێکی هەم بە غیرەت و هەم بە ورە و ئازایە و بەڕاستی ئەو ورەشی بە ئێمە داوە کە ئومێدێکی گەوری بەخوا هەیە ئیشەڵا کە تێپەڕێنێ و بەردەوام لەگەڵ ئەجەنگی ئیشەڵا ئومێدمان بەخوا هەیە کە بە پشتیوانی نەخۆشخانەی هیوا و سەرجەم دکتۆرە بەڕێزەکان ئیشەڵا ئەم ڕۆژە سەختانە تێپەڕێنین. لاڤین سڵاو لێبێت. سڵام. ئێستا تەندروستی چۆنە؟ باشن. یاخوا هەر باش بیت تۆزێک باسی ژیانی ڕۆژانەی خۆتم بۆ بکە لەگەڵ ئەم نەخۆشیەدا. هەزارمێ بەس بێ ئەتوانم ڕابم لەگەڵیە خۆمەگرم لەگەڵیە سیبکەم دایک و باوکت هاوڕێکانت تا چەند هیوا بەخشن بۆ تۆ تا چەند هیوای سەرکەوتن بۆ تۆ ئەخوازن؟ هیچ سەرکەوتن بۆ ئەخوازن هەتا بڵێ باشن زۆر باشن. هەمیشە هەوڵت داوە کە هیوات بۆ خۆت هەبێت ورەت بەرز بێت بۆی کە بتوانیت ئەم نەخۆشیە تێپەڕێنیت؟ بەڵێ ئەتوانم برام بەرز بوو تێشەپەڕێنم دڵنیام تێپەڕێنم نەخۆش. ئەو قسەیە زۆر خۆش بکەوتە دڵنیام تێپەڕێنم منیش لێرە دڵنیات دەکەم کە ئەو دڵنیایی تۆ دەگەیەنتە ئەنجام هەموو ڕۆژێ ئەتبەن بۆ نەخۆشخانەی هیوا؟ بەڵێ هەموو ڕۆژێ ئەمبەن سەعات 10 ڕۆم تا سەعات 7 بەسەوەیەمەوە
وسواء ما مرزي رما هەموو ڕۆژێ لەوێ دەرمانت بۆ بەکارێنێ همه روزی بکارین زور بازن بوم با دیک باگ بستیم هەتاز بڵێ زۆر باسنی نەخۆشخانەیەوە کاتێک کە دەرمانەکان وەرئەگریت هەست بە ئازاری دەرمانەکە ئەەکەیت؟ بەڵێ زۆر ئازاری زۆر. ئەوە ئێوارەی جەژنی قوربان بوو کە بەڕاستی زۆربەی نەخۆشەکانی هیوا ئیتر ئەوانی کە وەزعیان باش بوون بەرەو ماڵەوە ڕۆشتن بۆەوەی کە بەیانی جەژن بکەن. لاڤینیش مدەتێکی زۆر بوو لە نەخۆشخانەی لە 2 ساڵی ڕێکە بەشایدی هەموو نەخۆشخانەی هیوا ئاگادارن کە لاڤین بەردەوام لە نەخۆشخانەی هیوایە زۆر ناڕەحەتە بەدەست نەخۆشیەکەیەوە. ئەو ئێوارەیە زۆر بێتاقەت بوو، ئازاریشی هەبوو. ئەو ناڵەیە ئەوەی بوو تر چەندێک کە بەڕاستی سەبری گرت زۆر بە سەبریشە کە ئەو ئێوارەیە تر هاواری لە سا داوایەکری خوای گیان ئیتر داوای شفا و لەکە خوای خۆشفان بدەی لەبەرەوەی منیش وەکو هەموو هاوڕێکانم وەکو هەموو خەڵکێکی کە کۆی ڤیدۆکەم پێیە بڕۆمەوە ناو کەس و کارەکەم جەژن بکەم. لەگەڵ سپاسم بۆ دکتۆرە بەڕێزەکەی لەوێ ئیزنی داین و تیبی بنەوە با جەژنەکەی لە ماڵەوە بکار چۆن نەوێ عیلاجەکانی پیاین با جەژن لە ماڵەوە بکە ئەو ئاواتی بێنێتە دی لەگەڵ کەس و کاری خۆی و لە ناو مناڵانە جەژن بکە. بەڵام بەداخەوە هاو جەژنەکەی کرد بەڵام ئێوارەی جەژنی زۆر بە ناڕەحەتی تێپەڕان ڕۆژێکی سەخت بوو بۆ ئەو لە دوای ئەوە چکم گەشتە مەرحەلەی نزیک بوونەوە لە مەرەکس. ئێمە 21 ڕۆژجارێکی کیمیاییمان هەیە. مەرحەلەکانی کیمیاوی تقریبان ئەمە نزیکی 18مین بۆ 19مین مەرحەلەی کیمیایەتی کە بەکارهێنێ. ئەم مەرحەلانی ئەخیری زۆر قورسن کە بەکارهێنێت. لە دوای کیمیایەکە کۆمەڵە مزعفاتی زۆری بۆ دروستە بێت بە دابەزینی خوێن و ئەقراس و کالسیۆمەمانە. ئێسەوە تقریبی مانگێک بۆ مانگونیوە کە بێ بەردەوام لە هیوایە ڕۆژانە لە سەعات 7:30 خۆی بێ بەردەوام هەر لە هیوا بمێنێتەوە. بەڵام لەبەرەوەی کە ئێمە تۆزێ نزیکین و ئەم زۆر توانای زۆر بێتاقەتە شەوانە لەوێ ئەهێنەوە بۆ ماڵەوە بەس بە ڕۆژانە سەعات 7:30 بۆ 8 بەیانیە ڕۆینە هیوا هەتا تقریبی جاری وایە تا بانگی مەغریبیارەوە تا شەو جۆر بکاتیش کە وەزعی باش نەبێ شەوانە لەوێ ئەمێنێتەوە تا بەیانی بەڵێ. دکتۆرەکان نیانوت کە هۆکاری توشببوونی بە نەخۆشیە چی بووە؟ نەخۆشی سارکۆما ئەوەی کە من پرسیارم کرد بێت لە سەررجەم دکتۆرە بەڕێزەکان چ لێرە چ لە دەروی وڵات چ لە هەندستان هیچ کەسێک هۆکارەکەی نازانێت سەبەبەکەی چییە. نامەیە بڵێن بۆ ماوەیە یا جیناتێکە یا هۆکاری خۆراکێکە یا شتێکە تا ئێستا هۆکاری سارکۆما بۆ هیچ لە عیلمی تووبا معلوم نەبووە هۆکارەکەی چیەوەنی من کە پرسیارم بۆ کردوێت لەڵێن ئەمە شتێکی ئیلاهیە و لە چەند هەزار مناڵێکان نەفرێک توش ئەبێت ئیتر ئەمەش بەسەرکردنەوەیکی خوای گەورەیە بۆ ئێمە. باشە لە کۆتاییە لێرۆ پەیامت چییە بۆ ئەو دایک و باوکانی کە هاوشێوی ئێوە منداڵێکی توشببووی شێرپەنجەیان هەیە و ئامۆژگاری چییە بۆ منداڵان بۆ ئەوی کە لەم نەخۆشیە بە دوور بن؟ پەیامی من بۆ هەموو دایک و باوچێک ئەوەیە کە ئەگەر خوا نەخواستا مناڵێکیان تووشی ئەم نەخۆشیە بوو بێت بە ناومێدی سەیری ژیان نەکەن و ئومێدیان بەخوای گەورە هەبێت بەو سەنتەری چارەسەرە هەبێت کە تیایانی بەڕاستی ئەوەی من کە گەڕابم لە ئێران و لە هەندستان وانە نەخۆشخانەکانی کوردستان نەخۆشخانی زۆر باشن بۆ مەسەلەی شێرپەنجە و ئەوەی کە لە هیوا ئێمە بۆمانەکرێت باشترین نەخۆشخانەکانی جیهانەکە لەو خزمەتگوزاری کە لە هیوا بۆمانەکرێت ئەبێ بە چاوێکی ئومێدەوە بڕوانن لە ژیان لەبەرەوەی ئەمانە بە هەمووی بەسەرکردنەوەی خوای گەورەی ئیشەڵڵا خێرێکی تایە ئەمەی کە نەخۆشیێکی وا لە ماڵ تا هەبێ یا لە خانەوادە تا هەبێ حتمما خێرێکی تایە لەو ڕۆ بەڵام ئەرکی سەرشانی خۆشمانەکە بە خزمەتی ئەو مناڵە بکەین بە ئومێدەوە چکو مناڵەکانمان ئومێدیان بە ژیان هەیە ئێمەش زیاتر ئومێدیان پێ ببەخشین هاوکاریان بین لەوەی کە ئەم ڕۆژە سەختانەی شەڵاتی ئەپەڕێنن. سەکانە خۆشە بەڕێزی پیشە چییە کاک سۆران؟ من خۆم پیشم فەرمان برم لە پۆستە گیانی سلێمانی و تەکسیشم پێ ڕۆژانە کاری تەکسیەکەم. تا چەند توانیوتانە ئەو تێچوە دابینکەن کە بۆ چارەسەری لاڤین پێویستە؟ سواز بخوای گەورە ئەلحەمدوللا خوای گەورە هاوکارمان بووە بە دەرەجەیەک بە دەرەجە دووش لە مەسەلەی چوونە دەرەوەی بۆ هەندستان وانە سندوقی شێرپەنجە هاوکارمان بوون لەگەڵمانە بەڵامی تر ڕۆژانەش بەڕاستی تۆ بتوێت نەخۆشێک لە ماڵتا هەبێ ڕۆژانە پێوەی خەریک بی بە عیلاجکردن لە دەرەوە کەرگەل لە دەرمانێک لە هیوا نەبێت وە زەختە خاتە سەرشانە کاریگەریەکی ئەبێت لەسەر خۆت و ماڵ و مناڵی شەوەکوتر بەڵام مەجبوری شام دەیتە بەری لەبەرەوەی مناڵ خۆشەویستە و ئومێدمان پێ هەیە ئیشەڵڵا خوای گەورە دەروی خێرمان لێ بکاتەوە ئەم ڕۆژانە تێپەڕێنین قەرەبووشمان بۆ کاتەوە ئیشەڵڵا پشتمان بە خوای گەورە قایم.